بانکی کوردستانی نێودەوڵەتی سکاڵای یاسایی لەسەر هونەرمەند زەکەریا عەبدوڵا تۆمار کردووە با تۆمەتی نەدانەوەی ئەو قەرزەی کە ساڵی 2012 بۆ تەواوکردنی پڕۆژەی نیشتەجێبوونی زەکەریا لە کەرکووک وەریگرتووە. بانکەکە ئاماژەی بۆوە کردووە ئەو هونەرمەندە با بڕی 4 ملیۆن دۆلار قەرزێکی وەرگرتووە با ڕێژەی سوودی مانگانە و بڕیار بوو لە ماوەی 6 مانگدا بیداتەوە، بەڵام 4 ساڵ تێپەڕ بووە قەرزەکەی نەگەڕاندوێتەوە. بە وتەی پۆلیسیش بەهۆی زیادبوونی سوودەکەیەوە قەرزەکە بووە بە 6 ملیۆن و 375 هزار دۆلار. حەود نوێنەرایەتی بانکی کوردستان سەردانی بە یەک لە بنکەکانی پۆلیسی شاری هەولێری کرد. دیارە داوایشی تۆمەرکردوەک لەسەوەی کە ئەو بەڕێزە هونەرمەندە دیارە بڕێکی پارەی لەوان قەرز کردووە بە فایز دواتر بۆی نەگەڕاتنەوە بۆ ماوەی 4 ساڵ دەبێت کرد. کۆی گشتی فایزەکان ئەو بڕەپارەی کە لێی قەرزارباری ئەو بانکەیە کە بریتە لە 6 ملیۆن و 375 هزار دۆلار. بانکی کوردستانی نێودەوڵەتی لە ماوەی 2 مانگی ڕابردوودا 2 سکاڵای لەسەر هونەرمەند زەکەریا عەبدوڵا تۆمار کردووە. سکاڵای یەکەم 20 مانگی ڕابردوو لە دادگای بەرایی هەولێر و سکاڵای دووەم 20 ئەم مانگا لە پۆلیس تۆمار کراوە. بەپێی بڕیاری دادگای بەرایی هەولێر سەفەرکردن و چوونە دەرەوە لە هونەرمەند زەکەریا عەبدوڵا قەدەخە کراوە تا ئەو کاتەی دادگا بڕیار لەسەر دۆسیەکەی دەدات. هەرچەندە باس لەوە دەکرێت زەکەریا دوای بڕیارەکەی دادگا بە پاسپۆرتی سویدی کوردستانی بەجێهێشتووە، بەڵام کەسێکی نزیک لەو هونەرمەندە بە NRT ڕاگەیاندووە ناوبرا و چاوەڕوانی بڕیاری دادگایە و لە هەرێمی کوردستانە. پێشتر لە دادگای بەرایی دیارە 26 ئەو دۆسەیە هەمان کەس چووە تا دادگای بەرایی دیارە داوایەکەی تۆمار کردو، بەڵام منع سەفەریشی لێکراوە. ئێستاوکە ئێمەش سەرقاد لێکۆڵینەوەین لەسەر ئەم دۆسەیە. لەسەر ئەو پرسە NRT پەیوەندی با بانکی کوردستانی نێودەوڵەتیەوە کرد، بەڵام ئامادە نەبوون هیچ قسەیەک بکەن. هونەرمەندی گۆرانی بێژ ماوەی چەند ساڵێکە بەهۆی کاری وەبەرهێنان و دروستکردنی پڕۆژەی نیشتەجێبوون لە کاری هونەری دوورکەوتوتەوە. هێرشقادرێن ئارتی هەولێر.